بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. كابراك بجلشي جوان ورقو بيكوا هاتا مجلسي خليفة مأمون دانشت. خليفة مأمون ودي قتك دا سيري كرت ام كابراك غريبة وتي كابرا تو جولكا نيت وتي خليفة مسلمانان بلا من جولكم دوایی خلیفه مسلمانان مأمون پیود وتی بۆ نابێتە مسلمان و هەموو شتێکت هاوکاریەک دەکەم و یارمەتیتە دەم و ئەگە ترسی کە سوکارەکەشت هەیە کە لە دینی خۆت وەڵگەڕاویتەوە وازت دێناوە لەوە دەتپارێزم. ئەوێژ وتی قوربان دینەکەی خۆم بە پاڕاست دەزانم و بە باشتری دەزانم و نامێ وازی لێ بێنم حەزەکەم هەر لە دینەکەی خۆم دمێنمەوە. ئەویش پێوتی ئازادی ئاساییە. کابرا مەجلیسی خەلیفەی بەجێهێشت و ڕۆژ پاش چەندین ساڵ ڕۆژێک هەمان کابرا دێتەوە مەجلیسی خەلیفە مەأمون سەیرەکە پیاوێکە شارەزایەکی باشی لە فقی ئیسلامیدا هەیە لە عەقیدەتا هەیە و شارەزایەکی باشی لە ئەحکامی ئیسلامەکاندا هەیە. مەأمون تەعەجوب دەبێنێت و پێی دەڵێ کابرا هەستەکەم دەدناسم. ئەویش پێوتی قوربان جارێکیان هاتمە مەجلیسەکەت لەبیرتەوە ئەو کاتە وتی بەڵام ئەو کاتە تۆ لەسەر دینی جوولەکە نەبوویتی با وتی ئەی ئێستا خێرە ئاوا لە ئیسلام لە دینی خوای پەروەردگار لە ئیسلام ئاوا شارەزایت و علومێکی باشت پێیەتی. ئەویش پێوتی ئێستا مسلمانم وتی من ئەو جارە پێم وتی ببە بە مسلمان و هەموو هاوکارێکیشت بۆ دەکەم نەبوویت چۆنە ئێستا ئاواتە بوتی مسلمان. وتی قوربان من کابرایەکم خەپاتم ئیشی من نووسینەوەیە ئەو کاتە ڕۆشتم تەوراتم ئەنووسیەوە بە دەسوخەتێکی جوان لێم زیادە کرد لێم کەمە کرد بە ئارەزی خۆم دەمبرد بۆ پیاوانی جوولەکە حاخامەکانیان پێم بەفرۆشن بە پارێکی باش و هەروەها ساڵەسان مەسەلەن ئینجیلیشم دەنووسیەوە لێم زیادە کرد لێم کەمە کرد و بە تەبیعەتی حاڵ بە ئارەزی خۆم هەڵەسەم دەمبرد بۆ کابرای بۆ قەشەکان و بۆ کەنیسەکان لەوێ پێمە فرۆشتن پارێکی باشم پێیا کرد. تی هەڵسام قورئانم نووسیەوە لە قورئانەکەشە هەڵسام زیادم کرد و کەم کرد و بە ئارەزی خۆم. تی بەڵام کە بردم بۆ زانایانی ئیسلامی کە خوێندیانەوە سەیریان کەوتیان ئەم قورئانە هەڵی زۆری تایە ئەمە نابێت بەکار بهێندێت و دوورشانەوە ڕەفزیان کرد. وتی جارێ دوان وسیان کەی سەیرم کرد